هەر هەموو خەڵک سەعادەت و بەختەوەری دەوێت، هەمووی بەدوای وەدا دەگەڕێ. ئەوەی کە یاری دەکات دەچێتە قاعەوە بۆچی دەیکە؟ بۆی بەختەوەر بێ. ئەگەر لاشەیەکی تەندروست و بەهێزی هەبوو دڵی خۆش دەی بەختەوەر دەبێت. ئەوەی کە کەسابەت دەکات بۆچی دەیکە؟ بۆی بەختەوەر و خۆشحاڵ بێت، سەعید بێت. ئەوەی کە ڕیبا دەخوات مامەڵەی ڕیبەی دەکات هەر بۆی دەوڵەمەند بێت و بەختەوەر بێت. ئەوەی کە زینا دەکات بۆی دڵی خۆش بێ و بەختەوەر بێت. ئەوەی کە نوێژ دەکات دێتە ماڵی خوا بۆچیە؟ هەر بۆی بەختەوەر بێ لە دنیا و لە قیامەتدا. ئەوەی کە خێر و سەدەقە دەکات بۆی دەکەم کە دڵم خۆش بێت و الحەمدلله من چاکەم کرد لەگەڵ فەقیر. بە مسلمان و بە کافر لەسەر ئەو هەدەفە کۆکن، هەمووی بەدوای بەختەوەریدا دەگەڕێ. بەختەوەریش دوو ڕوکنی هەیە، دوو پای هەیە. چ کاتێک مرۆڤ بەختەوەرە ترسی داهاتوود نەبێ، خەمی ڕابردووشت نەبێت. چی هەیە بەختەوەری تۆ خۆشحاڵی تۆ ناهێڵێ؟ دیسان دووشتە، عکسی ئەو دووشتە. چییە؟ کە ترست لە داهاتوو هەبوو ژیانت تاڵ دەبێت، ئیسراحەتت نامێنێ لە داهاتوو لە شتێک بترسی. مەثەڵەن با بڵێم تۆ 10 ملیار دۆلارت هەیە لەژێر دەستت، هی خۆت ئەو لەژێر دەستی خۆت، مناڵت هەیە، خێزانت هەیە، هەموو شتێکت هەیە. بەڵام هەواڵێکت بۆ هاتووە کە خۆت تووشی نەخۆشی درێژخایەن بوویت. ترسی چیت هەیە ئێستا؟ ترسی مستەقبەلت هەیە کە تۆ وردە دەڕۆیت دەمریت. ئەو ترسی داهاتووە ژیانت تاڵ دەکایە، خۆشیەکەی دەهێڵێ، تاڵی کرداوە، خۆشی نەما بۆ لە داهاتووە ترسی ڕۆژ بە ڕۆژ وردە ئەم نەخۆشیە دەتپوچێنێتەوە ظاهری ئیلا ئینشاءالله کۆتایت پێدەنێ. خەبەرت بۆ دێت کە لە داهاتوودا خێزانەکەت، کچەکەت، کوڕەکەت شتێکی ترسناک چاوەڕێی دەکات. ئەو ترسە چی لێ دەکات؟ ئاسوودەیی و سەعادەت و بەختەوەری ژیانت تاڵ دەکات، نایڵێ. ئەمە کە ترسی داهاتووتە بێ. ئەی کە خەفەتی ڕابردووتە بێ، لە ڕابردوو بۆ نمونە هەڵەیەک، تاوانێک، کارەساتێکت کردووە، هەر مەترسی ئەوەت هەیە کە دەرکەوێت. ئێستا دائیمەن ئەو دڵی تۆ لە ناڕەحەتیدایە. بۆ کاکە بۆ ناتبینم دڵخۆش بی؟ بۆچی دڵخۆش نیتۆ؟ چیتەوە؟ فەقیری، محتاجی؟ نەوەڵا. نەخۆشی؟ نەوەڵا. ئەی چییە؟ کاکە لێم گەڕە خۆم دەزانم. بۆ خەفەتی چیەتی؟ خەفەتی ڕابردوویەتی. لە ڕابردووە ترسی، خەفەتی ڕابردوو. هەر کاتێک تۆ خەفەتی ڕابردوود نەبوو و ترسی داهاتوو نەبوو، تۆ کەسێکی بەختەوەریت. جا پارەت زۆر بە یاکەم بێ. پەروەردگار دەفەرمێت ئەو کەسانی کە ئیمانیان هێنا و کردەوەی چاکەیان کرد و نوێژ و زەکات، ئەوانە بەختەوەرن، ئەوانە بەختەوەر دەبن. چۆن بەختەوەر دەبن؟ لە کاتی سەرەمەرێکدا موژدەیان پێدەدرێت کە لە داهاتووتان مەترسن. ئێستا ئێمەی موسڵمان لە مردن و لە قەبر و عەذابی قەبر و حیساب و زیندووبوونەوە و جەهەنەم دەترسین یا ناترسین؟ وەڵا ترسین برا. خۆی من موژدەی باشمان پێ نەدراوە، یعنی کە بە تەعیین موژدەی باشمان پێ نەدراوە، بۆیە ترسمان هەیە. ئەو ترسەوا دەکات ئینسان لە قەلەقدا بێت. و هەروەها ڕابردوومان هیچمان فریشتە و مەلایکەت نین. زۆر شت هەیە لە ژیانی ڕابردووماندا بیری لێ دەکەین و خەفەتی پێ دەخۆین. بەڵام کە تۆ ئیمان و کردەوەی چاکە بکەیت و پابەندی شەرعی خوابی، ئەوە موژدەی ئەو ئاواتە گەورەی هەموو بەشەریەت و مرۆڤایەتی کە سەعادەتە، موژدەی سەعادەتت پێ دەدرێت. پێ دەڵێن بۆست، نەبترسە لە داهاتووت، نەخەمی ڕابردووت بێت. تاو ئەو دووە لەسەر نەمێنێ، ئەوە تۆ کەسێکی سەعید و بەختەوەریت. تۆ بەختەوەری، یعنی خەمی ئەوم نەبێت کە من ماڵ، خان و سەیارە، وەزیفە، چی هەموویم جێهێشت، نانا هیچ خەمی چم دەبێت. بۆیە کاتێک کە دوعا دەکەین لە نوێژی جەنازە، اللهم أبدله دارا خيرا من داره وأهلا خيرا من أهله. هەرچی لە داهاتوو دەیبینی خێرتر و خۆشترە بۆ تۆ لە ڕابردوو کە جێدیڵیت. خەمن نەبێت. بۆیە خۆی پەروەردگار ئەم دوو وشەیە دووبارە دەکاتەوە، یعنی سەعادەتی مرۆڤ لەم دوو وشەیەدایە: نەبوونی ترسی داهاتوو و نەبوونی خەفەتی ڕابردوو.